بیلەرانی پرۆگرامی ئەمڕۆ جوانترین سڵاوتان لێ بێدەم کاتتان باش خۆشحاڵم کە ئێوارە لەگەڵتان نابم هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە بەداخۆ بە هەواڵێکی ناخۆش دەست پێکەم کە ئێوارەی ئەمڕۆ مامۆستا عوسمان هەورامی کێکێکە لە شاعیرە دیارەکان کە چەندین بڵاو کراوە بەرهەمی شعریە و زیاتر کە شعری بۆ مناڵان ئەنووسی بەداخەوە کە ئێوارەی ئەمڕۆ بۆ هۆی ڤایرۆسی کۆرۆنا ماڵ ئاوایی لێکردین و کۆچی دوایی کرد. پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنە ماڵی کۆچ کردووەکەین هیوادارین کە دوا خەمیان بێت و هەروە هاوبەشی خەمیانین و ئیشەڵڵا ڕۆحی مامۆستا عوسمان هەورامی بە بەهشتی بەرین شادەبێت و جێگەی بەهشتە بێت بەداخەوە کە لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا هەمیشە لە تەشە لەسەندنە و هەروەها کەسە ئازیزەکانمان لە دەزین بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بەتایبەت کە هونەرمەندان و هەروە کەسە ئازیز و خۆشەویستانی کە لە کۆمەڵگەدا جێپەنجەیان دیارە و هەروە لە کۆمەڵێک بواری دیاریکراودا کارەکەن هیوادارین کە جارێکی تر ئەو هەواڵە ناخۆشانە نەبیستینەوە کە ئازیزانمان لە دەست بدەین بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ خۆشەویستانی ئێمە دەستەکەین بە پرۆگرامەکەمان کە بۆ ئەم ئێوارەیە مامۆستایەکی ئازیز و خۆشەویست کە میوزیکشەنێکی دێرینی شاری سلێمانیە کە توانین بڵین ساڵانێکی زۆرە لە بواری میوزیکدا کارەکات و کە لە ساڵانی ڕابردووە کە ئەندامی تیم مۆسیقای سلێمانی بووە و لە کۆمەڵک بەرهەم و هەروە کلیپ و گۆرانی ئەو سەردەمەیە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی بەشداری کردووە بە ئامێری ئۆکۆردیۆن و هەروە لە ئێستاشدا بە خۆشحاڵی و بەردەوامە مامۆستا لە میوزیکژەنین و هەروە لە ئێستایەکە مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانە بەشی میوزیک ئەویش مامۆستا بەختیار حەمەکەریمە. مامۆستاگیان بەخێر بیت. زۆر خۆشحاڵم کام ئێوارێ لەگەڵمانە بیت. زۆر سپاس بە ئامادەبوون. زۆر سپاس. مامۆستاگیان ساڵانێکی زۆرە بەردەوامی لە میوزیکژەنی و هەروە بەبێ دابڕان چوتە دەرەوە لە ئەوروپا واروا دیسان هاتیتەوە بۆ کوردستان و لە شاری سلێمانی و لە ئێستاشدا کاوەکو مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان بەردەوامیت هیوای بەردەوامی لەش ساقی بە بۆڕێتەوە. زۆر سپاس. مامۆستا لە درێژەی ئەزمون و هەروە کار و چالاکیەکانی تۆیە پێم خۆشە سەرەتا باس دۆ بکەین کە مامۆستا بەختیار بەتەمایە کا ڕۆژی شەممە لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کاتژمێر 6:30 ئێوارە کۆنسرتێکی میوزیک ساز بکات بە ناونیشانی کۆنسرتی هەستەکان. مامۆستا چۆن بڕیاردا کە دوای ساڵانێکی زۆر ڕاستەکەمە دووەمین کۆنسرتی بەڕێستە بەڵام لە دوای ئەو هەموو ساڵە جارێکی کە تۆ کۆنسرتی موزیک ساز بکەیت و هەروەها گوێگرانی موزیک بەخۆت و هەروە بە ئامێرەکەت ئاشنا بکەیتەوە. بەڵێ سەرەتا سپاسان دەکەم بۆ مانگەشتە. ئەگەر باسی چالاکیەکان بکەین چالەکیەکان زۆرە یعنی میێژوویەکی دوور و درێژی هەیە دابڕانیشی تیا هەبوو بەڵێ دابڕانیشی تا بە حکومەوەی کە زروفی سیاسی ئەم وڵاتە بەسەرهات چۆنی بەسەر خەڵکێناوە هونەرمەندیش بێبەژنە بۆلەوە ئەو بە حکمی ئەوش من ساڵانێکی زۆر ئێرە بەجێش چوومە هەندەران ئەو ماوە زۆرە دوور و درێژە دابڕان بە یەجگاری. ئیتر چۆڵی مۆسیقات چۆتە خوێنەوە ینی وەکو تقریبەن شێوە مخەدەرێک چۆتە خوێنەوە لەبەرەوە ناتوانانی لی دوورکەویتەوە بۆ جاری دووەم دەستم پێکردەوە بوو کە لە ئەوروپا بەجێ هێشتمەوە بۆ کوردستان جارێکی کار گەڕام و بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان و بەردەوامیم دیسانەوە بە کاری هونەری خۆمدایە و ئیش و کارم کردو بە هەمان شێوە بەرەمی هونەریم کردووە و ئامێرەکەم بە حکمی ئەوەی کە ئامێری خۆم نەبوو هەتا و کاتی کە بڵێن گەشتمە چوومە پەیمانگەش ئامێری ئەو کاتە چالێکی قوتابخانەکان هەبوو ئامیری ئەوان بوو بەکار لە تەمەنی مناڵیەوە یعنی لە قوتابخانە لە پۆلیسی و چواری ئیبتیدایی تا پەیمانگەشم تەواو کرد بە ئامێری ئەوان بوو. بەڵێ باشە بەڵام دواتر تۆ بەردەوام بیت بە هەوڵ و حەز و ماندووبوونی خۆت توانیتە ئامێر بکڕیتەوە هەروە بەردەوام بیت لەم ئامێرە. بەڵێ بەڵێ ئەو کاتێتر ئامێرەکەم تەسلیم کردەوە کە لە تیپی نورۆز بووی بۆ ئەوەت بۆ ڕاستکەمەوە من ئەندامی تیپ مۆسیقای سلێمانی نەبووم وەکو ئەندام بەس هاوکاریم کرد ئەندامی تیپی مۆسیقای نەورۆز بوو ئەو کاتە باشە لە سەردەمی خۆمە بەڵام لە ئێستای ئەندامنی لە هیچ تیپێک ئێستا لە هیچ تیپەکە ئەندامی نەخێر وەکو ئەندام لە هیچ تیپەکە ئەندامین بەڵام ئەندامی فەخریم لە هەر تیپێکە کە پێویستیان بە من بێم بە شانازیەوە هاوکاریانەکەم و دەستیشانە ناوە بەڕوومەوە تەکلیف تیپێک کرد بێت هاوکاری کردوم جێگەی ڕێز و سپاسە
ئەوکەیان کردو. باشە مامۆستا بێنە سەر باسکردن لە کۆنسرتەکە دواتر ئەگەڕێنەوە سەر باسکردن لە بەرهەموو هەروە ئەزمونونەکانی بەڕێزت لەگەڵ ئەو ئامێرەیە کاوە ئەمە ئاماژەش بۆکەن کە ئامێرێکە ینی زۆر ینی بربڵاو نییە خودت فێرخوازی کەمە ئامێرێکی تۆزێت دەگمەنە وارووا فێربوونیشی قورسە بەکارێنانیشی ئەوەنە ئاسان نییە کاتێکی زۆریە بۆ فێربوون ئەمە وەسە چۆن بیرێ لۆ کردو تۆ لە ماوەی کەرەتینە سەقاڵی ئەوە بیت کە خۆت ئامادە بکەیت و هەروە بیرۆکەی ئەوەت بۆ هات کە کۆنسرتێکی میوزیکی ساز بکەیت چۆن ئەو بیرۆکەی بۆ هات و هەروە چۆن سەقاڵی پرۆڤەکردن بووی لە ماوەی کەرەنتینەکردنە. بەڵێ بۆ بەشی یەکەمی پرسیارەکە و ئامێری ئوکردیان ئامێرێکی تۆزێک دەگمەنە ئێستا بە تایبەتی لای ئێمە بە تایبەتی دەگمەنە بەری ئامێرژەنی نییە بەکو پێویست ئامێرەکەش خۆی دەست ناکەوێ ئامێرەکەش ئامێرێکی ملیە بەڵام کراوە بە ئامێرێکی جیهانی توانی موسیقای جیهانیشی پێلێ بدرێت ئەکەوێتە سەر سەلیقەی ژەنیارەکەی ئامێری ئوکردیان زیاتر ئامێرێکی ئەوروپای ڕۆژهەڵاتی ئەوروپایە وەکو هەنگاریا ڕۆمانیا بۆڵغاریا و وڵاتانی رووسیای جارانیش اتحاد سۆڤێتی جارانیش کازاخستان و ئەرمێنستان و ئازەربەیجان و ئەم وڵاتانە ئەم ئوکردیانە بەکار ئەهێنن ئیتر ئامێرژنی تایبەتیان هەیە دەتوانێت کلاسیکیشی پێ ئاسکوێنێت زۆربەی سیمفۆنیەکانیان کۆنسرتەکان قاڵ بە موسیقەکان کراوە بە ئەرنج کراوە بۆ ئۆکۆردیۆن ئاسپی باشیان هەیە کە ئەتوانێت هەمان شێوەی کە فێرقەیەک ئاسکی گەورە ئەسپێکا ئۆکۆردیۆنێک بەتەنها ئەو دەورە ببینێت لێرە وەکوتم بە حکمیەوەی کە ئامێرەکە کەمە و ئامێرەکەش ئەمریکی قورسە هەموو ئاسپێک مامۆستا ئاماژە پێکرد ئامێرەکە یعنی 20 کیلۆ بێت ئامێرەکە نزیکی لە بینی 8 بۆ 20 کیلۆ بێ ینی بەپی گەور و بچووکی ئامێرەکەش قورسایەکە ئاگۆڕێ هاتوچۆی زەحمەتە هاتوچۆی زۆر زەحمەتە لەبەرەوە ئازف تەرەقەتی نایە بەڵام من ئەو کاتی خۆی هەر لە سەردەمی مناڵیەوە ئیتر ئامێرەکەم نەگۆڕێەوە کە چوومە پەیمانگاش هەر بۆ ئامێرم بەکارهێنا بەڵام بەداخەوە مامۆستام نەبوو کاتە هەر تۆزی کاوکاری منە مامۆستا وەرەگەر وەکو زیاتر نەوەتەوەمانەگینا کوتر خۆم فێرکرد و خۆم بەتوانای خۆم فێر باشە ئای مامۆستا لە پەیمانگە ینی ئەم ئامێرە فێری خوێنکارانەکەیت یاخۆ چۆنەڵی هەواداری ئەم ئامێرەت لە ئێستاە چۆنە یاخودەکوتر مادەم ئامێرێکی قورسە و ینی ئەوەیە زۆر بەردەست نییە ئێستاش فێرخوازی کەم بێت ئێستانا ئێستا فێرخوازی نییە بەکوتم ناڵم ئامریکا تۆزێک معاملی قورسە نەفاعملی ناخۆشە تو شوێ ناخۆشە ئەجا تۆزی تاقیداتی تیا هەیە ینی تۆزێک قورسایی تیا هەیە لە کاتی عزفکردن و کاتی بەکارهێنانە وەکوتیشم چۆنەتی ئامریکا هاتووی زەحمەتە ئەوە بۆیە ینی تقریبا لە زمانی پیانۆایە پیانۆشەوەی ئامریکا تەبیێت لە شوێنێکا سابت دابنرێ ئۆکۆردینیش تقریبا وایە چکە هاتوچی زۆر بزەحمەت پێکرێ بەرحاڵ ئێستا بەکار نایە لای ئێمە لە مەحەدی شێستا و ئامێرە ناخوێندرێ بەڵام کاتی خۆی پێشەوە لەسەر لە نەوەتەکانە لە هەشتاکان نەوەتەکانە ئەخوێنرێ ئێمە یەکەم وەزبەی پەیمانگەیەنەرە جوانەکان بووین کە چوار ئازبۆ کوردیانمان هەبوو من و سناسک و کاک کلااوک و کاک حەمەشوان لەو سەردەمە بەڵێ دوای ئەوە ئیتر وردەوەتە چەند خوێنکارێکی تریش کە من بووم بە مامۆستا لەوێ چەند خوێنکارێکمان وەرگرت ئیتر بوو کە ڕۆژ من ئەوروپا ئێرم بەجێ هێشت چوومە ئەوروپا ئیتر دوای ئەوانش تەخەڕوجیان کرد و وازیان لە ئامێرەکە هێنا باشە بۆچیم ئامێری ئەو نەدەگمەنە ئایا نرخەکەی گرانە یاخود دەکوتە کە قورسە و بەکارهێنانی تۆزێ زەحمەتە هەر ئەو هۆکارانی کە یاخود دەستکەوتنی ئامێرێکی باش لێرە دەگمانی ئەمریکا دەست ناکەوێت یەکەم گرانە دەستیش ناکەوێت دووەمیش چۆنەتی بەکارهێنانی ئەوەی کە باسم کرد ئەو هۆکارانە هەیە بۆی کە عازف ناتوانێت خۆی لە قەرەبات ینی لە جۆرە باشەکەی نرخی چەرە مامۆستا لە ئێستا بەپی گەور و بچوکی ئۆکۆردێنەکە و بەپی کوالیتی ئامێرەکەی باشی ئۆکۆردێن ئامێرێکی دەستکردە هەمووی بەدەست دروستەکرێت هەمووی بە تۆڕنە و بەدەست دروستەکرێت و بڵین معدەنیش و بە تەختەش نرخی بۆ نمونە ئامێرێکی ئۆکۆردیۆن کە کوالێتێکی باشی هەبێت چەنێکە ئامێری ئۆکۆردیۆن ئێستا سکاندالی تقریبان باشترین نەوعی ئۆکۆردیۆنە ئەوەش ئەگەر ئۆکۆردێنی باشە بێت لە سەر و 1500 دۆلارەوەیە لە سەر و 1500 دۆلار ئۆکۆردێنێکی باشگرانە ئیتر بەپی حەجمەکەی گەورە بچووکی بەڵێ نرخەکانی شەگۆڕە جیاواز دەوایە جیاوازە چۆنەتی بەکارهێنانی ئامێری ئۆکۆردێن هەمان شێوە هەردوو دەستە عینەن پیانۆ و کیبۆرد هەردوو دەست بەکاری بەڵام یەکێک لە خصوصیاتی ئۆکۆردێن ئەوەیە کە دەستی چەپ نابینی بەس تەنها عەزفی پێەکەی
ینی ئاسفەکە نایبینێت ئامێژانەکە دەستی چەپی خۆی نبینێت ئیلابێ بە سەلیقە ئەو دەنگانە بدۆزیتەوە هەمووی دوگمەی بچووکە وا دروستکراوە خێریتەکەی وا دروستکراوە تقریبن بۆکو شێوازێک بۆ کەسی نبینە چکە نایبینیت بەڵێ لەبەرەوە بە دوگمەکان وا دروستکراوە چەند ئیشارەتێکی بۆ کراوە بە سەری پەنجە ئەی دۆتوانی بدۆزیتەوە بەپی ئەوە دەنگەکانی کادۆزیتەوە دەستی ڕاست ئاسایی توانی سێریکەیت و ببینیوکو هەموو ئامێرێکی تر بەڵام دەستی چەپ نبینێت تۆزێک لەوەیە ئەو ئاڵۆزی هەیە ئەمریکا کوردە ڕاستە بەڵام تا بڵێ ئامێرێکی خۆش و ئەمریکی زۆر ئایزاتر ئێستیعرازیشە ئەمێ باس بۆ بکەین ینی ئەم ئامێرە ئەوەکو وتێک کە بۆ نمونە ئەتوانی لە کۆنسێرتەکە جێگەی زۆرێک لە ئامێرەکانی کەو بۆ بگرێتەوە ینی ئامێرێکی ئەو نە تایبەتمەندی باشی هەیە ئەتوانی بڵین وەکو گوێگر کە کاتێک گوێگرێ گوێ لەم ئامێرە ئەگرێت ئەتوانی بڵین کات تام و چێژێکی باش ئایا بە گوێگر باڵە بێگومان تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە وەکوتە مەتوانێت دەوری 4-5 ئامێر ببینێ ینی ئەو نۆتەی کە عەسفێکە هەردوو دەست بەکارێنێ عینەن پیانۆ توانێت ئەو بەرهەمانە پێعزب کرێت کە کاتێک بە ئامێریکی پیانۆ ئاسفەکرێ بەڵام ئەبێ بە تایبەت بنووسێتەوە بۆ ئەو چکە دەستی چەپی پیانۆ لەگەڵ دەست چەپی ئۆکۆردیۆ ناجیاوازە نۆتەکان بە شێوەیەکی تر ئەنووسرێتەوە تۆزێک نۆتەکان با بڵین کەڵەکە ئاکرێت پیانۆ توانی بڵین هەموو پەنجەکان بەکاربینی لە ئۆکۆردیۆنا تەنها ئەم 4 پەنجەیە بەکارێنی پەنجە یەکەم بەکار نانی پەنجە یەکەم تەنها بۆ کردنەوە و داخستنی بڵین موشەدەمەکەی بەکارێت میچەیە لە تەنیشتەوە کە کاتێک کە تۆ عەزف ناکەیت بەڵام موشەدەمەی کراوەتەوە نیکێ هەواکەی پێدەرەگەیتەوە بۆی کە بەو پەنجەیەکەین لەم کوتر بۆ 4 پەنجەیە عەزفەکەی لە ئێستای مامۆستا تا چەند پێت باشە کە لە کۆنسێرت یاخود چۆنەڵی لە بەرهەمی گۆرانی و ئەوانەیە ئامێرەش بەکار بێت تا چەند بۆ نمونە تایبەتمەندێکی زیاتر ئایا بۆ بەرهەمە یاخود بۆ موزیکە بۆ گۆرانی ئەم ئامێرە هەموو ئامێرێکی مۆسیقی تایبەتمەندێکی خۆی هەیە هەموو تایبەتمەندێکیش ژەنیارەکەت پیشانی ئەدات چونکە هەر ئامێرێکی مۆسیقی بریتی لە خواست و ئارزوو و حەز و ڕۆحی ئەو ئاسفەیکە ئەو ژەنیارێکە لەسەری ئەژەنێ چونکە ئامێرەکە شتێکی معدنێکە ینی ئامێرێکە دانراوە ینی ئالەتێکە دەبی تۆ بەکاری بێنی ئەو کەسە بەکارێنێ و کەسە نرخی ئەو ئامێرە دەرەخات کە بەکاری ئەهێنێ وەکو بیسەبت وەکو خواردنێک وایە مثلەن تۆ ئەچی بڵین خواردنێک بێنەبی کە بدوو بەشەوە هەر بەشی بە لێنەرێک دوو تامی جیاوازی هەیە هەرێکە و دەساوی خۆی هەیە بیزەبێت لە مۆسیقاشە بە هەمان جۆرە مۆسیقاش هەموو ئامێرێک خصوصیات و تایبەتمەندی ئامێرەکە ژەنیارەکە پیشانی ئەدات ڕاستە بێگومان بەش مامۆستاقەت ڕۆژێ لە ڕۆژان ئەوە نەهاتۆ بەسەرتە کە بە تەواوەتی دوورکەویتەوە لەم ئامێرە یاخود هەمیشە ئامێرە جێگێکی زۆر گەورەی لە دڵتا داگیر کردو هەمیشە خۆشەویست بۆ لە لای تۆ چکە تاکە ئامێرەکە تۆ چەند ساڵە لە تەمەنی مناڵی و حەزت لێ کردووە بەردەوام بووی لەسەری ئەگەر سزان بن ڕەنگ بێ مەگەر سزان بن ئامێرەکەم لێ دوورخەنەوە ئەچینا ئەو ئامێرە ینی ڕۆحێت و خصوصێتی و ئامێرە چۆتە خوێنمەوە ناتوانم لیدا بڕم و هەروە ئامێرێکی ئێستا بەکارێنی مامۆستا ئاماژە پێکرد پێشتر کە تەمەنی لە تەمەنی خۆت گەورەترە بەڵێ زۆر گەورەیە بەس لای کەسی خۆشەویست بۆ مەسەن لای کەسێک بۆ کە خۆشی ویستووە لای کەسێک بوو کە قەدری زانیوە ماوەتەوە هەمان شتیش کەشتۆتە لای کەسێکی کە بە قەدەر ئەو قەدری زانێ ئەویش کە منم زۆر قەدری زانم ینی زۆر لەبەروی کە ئەگەر تێک بچێت لە گەشتێکی دەبێت بە زەحمەت چاگە بێتەوە چکە پارچە نییە ڕاستە ینی شتێکی دەکمەنە تەقریبەن باش مامۆستا بایسە بینە سەر باسکردن لە کۆنسێرتەکە باس لە بیرۆکەی کۆنسێرتەکەەوە هەروە ئەو بەرهەمانەی کە لەم کۆنسێرتەیە چۆنەڵی پێشکەش بە ئامادەبووانەکرێت چکە تۆ خۆت و ئامێرەکەوت ینی تاکە ئامێرە لە کۆنسێرتەکەیە کە بەکاردێت و دواتریش کە پێما بێت کە گروپێکی سەما لەگەڵ تابن بۆ یەک دوو بەرهەمی کۆتایی زانیاری ما بدەیتێ لەسەر کۆنسێرتەکە چەند بەرهەمیتیا پێشکەشەکەیت بەرهەمەکان چین بەرهەمەکان زیاتر بەرهەمی کلاسیک و بەرهەمی خۆماڵیە بەڵام بە زۆری بەرهەمی کلاسیکە ئەو بەرهەمانەی کە تقریبن بیستومانە خۆمانیانی شتێک نییە بڵین غەریبیان شتێکی زۆر ئاڵۆس ئەوانی کە بیستومان زیاتر ئیشی هایدنا ئیشی فرانزلیستە ئیشی یۆهان شتراوسە و ئیشێکی باخە
بەم جۆرە ئیچێکی ئێدواردگریک دوو ئیشی ئێدواردگریکە ئیتر بەو جۆرە لەگەڵ یەک دوو گۆرانی کوردیە گۆرانەکانی قادرکابان کە کاتی خۆی لە تیپی هونەری هەولێر لە 1970 تۆماریان کرد و کاتێک کە سەرەتا تەلەڤیزیۆنی بەغا بوو بملەوەن بوو ڕەناڕەنگ ئەو کاتە کۆمەڵێک بەرهەم بۆ تیپی مۆسیقای سلێمانی ئامادەکرا ئەو کۆمەڵێکیش بەرهەم لە هەمان ساڵا بۆ تیپی هونەری هەولێر تۆمارکرا. قادرکابانی خوا لێ خۆش بوش یەکێک بلو گۆرانی بێژانەی کە دوو بەرهەمی جوانی هەبوو ئەو گۆرانیانی ئەوم ئامادە کاتە بەکۆی گشتی 15 بەرهەم لەم کۆنسەرتەیە بەڵێ 15 بەرهەمە بەڵام بەرهەمەکان کورتن ینی 2 دقە و 3 دقە و تەناخۆت و ئامێرەکەت ئەکۆردیۆن لەسەر سێجە لەگەڵ ئامادەمێرەکەمە بەڵێ زۆر باشە من هیوادارم بینەرانی ئازیز و خۆشەویست یاخود ئەو کەسانەی کە حەز یاخود گوێگیری باشی موزیکن و هەروە زیاتر حەزەکەن کە گوێبیستی ئەم ئامێرە بن کە ڕۆژی شەممە وەکو ئاماژەمە پێکرد لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کاتژمێر یاخود سعات 6:30 ئێوارە مامۆستا لەوێ ئامادە بن و هەروە هاتن بۆ هەمومان و ئەتوانن لەوێ گوێبیستی بەرهەمەکانی مامۆستا بن کە لەوێ لەگەڵ ئامێرەکەیە ئەیژەنێت. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا کامڕۆ لەگەڵمان نبوویت. هیچ ماوە لەسەر کۆنسەرتەکە یاخود هیچ ماوە بابینەرانی بڵێن؟ وەڵڵای شتێکی تۆ نەماگە پرسیارێکتان هەبێ زیاتر ئەم کۆنسەرتە بڵێن چۆنی زەخیرەی کەرەنتینە بوو کەرەنتینی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکانێکی زۆر لە ماڵەوە گیریان خوارد. من کات سوودم لەو کاتانە بینی لەو کاتانە ئەو بەرهەمانەم ئامادە کرد و لە دوایترە بیرۆکەی ئەوە دروست بوو کە بۆچی ئەمادەم بەرهەمانم ئامادە کرد و بۆ لە کۆنسێرتەکە پێشکەشی نەکەم ئەوە بوو ماوەیەکی کورت لەمە پێش لەگەڵێک دوو هاوڕێی خۆشەویستمان باسم کرد پیان باش بوو ئیتر ماڵێن هاوبێ هاوکاریان کردم لە ڕێگەی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بەڵبەندی گشتی سلێمانی و سندیکای هونەرمەندان لقی سلێمانی هەردوو بە هاوکاری هەردوولایەن کارەکەیان بۆ سازکردم لێرەوە سوپاسیانەکەم لە کەناڵەکەی جەناب ئێمەش سوپاسیانەکەی زۆر سپاس بۆ تۆ مامۆستاگیان کامێوارە لەگەڵمان نبوویت بە هیوای بەردامی و لەشساخی تەمە درێژی بۆ بەڕێزت دەستەکانە خۆش بەڵێ خۆشەویستانی ئێمە لە هۆڵی ڕۆشنبیری دەربەندی خان مەراسیمێکی واژۆکردن و ناساندنی چەند کتێبێک بەڕێوە چوو بۆ هەرێکێک لە نووسەران حسێن لەتیف و هەروە ئارام حاجی و هیوا موسە. دوا بەدوای ئەو بارودۆخی کە هاتە کوردستان ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەموو جیهان بڵاو بووە لە مانگی سێوە کەرنتینەوانە دەستی پێکرد بە بڕیارێکی وەزارەتی ڕۆشنبیری سەرجەم چالاکیە هونەری و ڕووناکبیریەکان ڕاگیران لەم ماوەش کە ئەمە لە کۆبنیوەکمانە لەگەڵ جەنابی وەزیری ڕۆشنبیری لە سلێمانی بڕیاریدا کە هەندێک چالاکی دەست پێ بکەینەوە بە ڕەچاوکردنی بارودۆخی کۆرۆنا و ئەمڕۆژ یەکەم چالاکیمان بۆ هەر سێ بەڕێز سێ شاعیری بەڕێز کە حسێن لەتیف کە ئارام حاجی مامۆستا هیوا موسا کە سێ کتێبی شعری تازایان هەیە سێ بەرهەمی تازەیە و دوا بەدوای ئەمەش چەند چالاکیشی ڕووناکبیری و هونەریمان ئەبێ لە ئایندا بە هیواین بتوانین لە ئاستی ئەو جم و جوڵ و ئەو حرەکە ڕووناکبیری و هونەری کە لە شاری دەربەنیخانە کە دەربەنیخان شارێکە جوڵاوە لە ئەو بوارانەوە لە ئاستی ئەوە بنتوانی خزمەتی هەموو ئەو شەریحانە بکەین بە تایبەتی هونەرمەندان و ڕووناکبیران و نووسەران هەرێکە و بە شێوازی جیاواز وەکو ئەوەی کە ئەم سێ گەنجێ سەتوانیوانم شارانە بنووسم بەڕاستی جێگەی دەستخۆشیە و بۆ شاری دەربەنیخان و بۆ گەنجانش کە توانیویانە شارەکە بەرەو پێشەوە برن و بە هیوام کە هەمیشە کاری باشتر و باشتر بکەن چونکە بێتە جێگەی شانازی بۆ شاری دەربەنیخان و هەر جێگێک ئەوان بتوانن بەرەمەکانی خۆیان تێدا بڵاوکەنەوە و هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری هەموو کاتێک پشتگیریان بێت. لە دەربەنیخانە زۆر کەسی ناودار و کەڵە شاعیر و نووسەرمان هەیە و ئێستا جێگەی دەستخۆشیە کە سێ گەنجی ئەم شارە هەڵساون
بە نووسینی کتێبێک کە هەر کتێبێک و باس لە بوارێکی تایبەتەکە بە ژیانی ئێمەی گەنج یاخود ئەم کۆمەلگایە چونکە کتێب بەڕاستی ئەو شەنەوتراوانەیە کە لە دڵی مرۆڤایە هەنێ جار تۆ ڕەنگە نەزانی کە تۆ چیتەوە لە ناختا چی هەیە بەڵام کە کتێبێک کە خوێنیتەوە هەستەکەی کە ئەمە باس لە تۆ ئەکا بۆی ئەمە جێگەی دەستخۆشیە کە بتوانێت ناخی مرۆڤەکان لەسەر کتێبەکان بنووسنەوە. هەڵبەتە ئەگەر پاڵپشتێکی شەبێ کەمتر ئێمە لێی بەهرەمەند بووین هەستەکەم حکومەت بە زۆری تەرکیزی لەسەر سلێمانی و هەولێرە وەکۆی بڵێ تەنها ڕۆشنبیری و کاری نووسین لە سلێمانی هەولێرە ئاکرێت ئەی ئەم جێگایانەی تر چونکە نووسین خەڵکی یەک شوێن نییە یەک جوگرافیا دیاریکراوی نییە بۆیە ئەگەر یارمەتێکی شەبوو بێت لە ڕابردووە ئێمە لێی سوودمەند نەبووینەت ڕەنگە نووسەری کورد شاعری کورد لەوەدا وەک پێویست بە ختیاری نەبێت لەبەرەوەی ئێمە هەر بە سروشت کۆمەڵگەیەکی دەستگایی نین تا ئیشەکانمان وەربگێڕێت و بچێتە ناو زمانەکانی ترەوە بەڵام تێکستی ڕاستەقینە هەر خوێنەری خۆی ئەدۆزێتەوە هەر ئەچێتە ناو زمانی ترەوە بەتاکی دنیای مەجازی و ئینتەرنێت کۆمەکێکی باشەکات لەو ڕۆوە. شعر من بەدایکی هەموو کایەکانی ترێ بینم بەواتاکی تر بڵێم هەموو کایەکانی تر چه سیاسی بێت چی وەک چۆن بڵێن سەرمایه‌داری بێت تەندروستی بێ هەرچیەک بێ ئەبێ بێ بە بابەت بۆ ئەوەی کە شعر لیان بدوێت وەک چۆن بڵێن هەمە چەشن بوون شتەکان لە جەنگ لە ئەوینداری لە هەموو دەقێکمان دەڕاستی ئەمڕۆ ڕۆشنبیری دەربەنی خان بڕۆبایەتی ڕۆشنبیری دەربەنی خان هەسا بە بەڕاستیمێک بۆ ئیمزاکردن بۆ ناساندنی سێ کتێب لەوانە کتێبی شکاک حسێن و کاحسێن لەتی لەگەڵ ئارام حاجی وەسیم کتێبیان کتێبی من بوو بە ناوی پۆرتێتەکانی بەردە پەنجەرە هەستێکیان ئەتوان بڵێم وەشیعرە ئەلبەتم کتێبە کۆی ئەو تێکستانەی کە من تقریبا لە 10 ساڵی ڕابردووە ئیشم لەسەر کردوە چەند هاتن تێکستێکی نەبێت لە ڕاستیە بۆ ساڵانی 2034 ئەگەڕێتەوە لە ڕاستی کتێب بڵێم تقریبا 136 پەڕەیە و ئەم 136 پەڕەیە تقریبا 10 پەڕەی ئەوڵی لەگەڵ 1-2 پەڕەی کۆتایەکە کە بە پێڕۆس و پێشێکیە بەڵام ئەوکانی کەی 100 تقریبا 15 پەڕەی لە ڕاستیە هۆنداوەیەوە شعرە ئەم کتێبە ئەکرێ بڵم دابەشەکرێ بە دوو فۆرمی شیعر لە ڕاستیە ئەتوان بڵم کتێبی ئەوڵی یاخود بەشی ئەوڵی ئەو تێکسانن زیاتر تێکستێکن لەبارەی ئافرەت و جوانیەوە بەڵام ئەو تێکستەکانی بەشی دووەمی زیاتر و تێکسانن کە لەبارەی جەنگ و لەبارەی نیشتیمان و کۆمەڵی پرسیاری وجودی و کۆمەڵی ئەتوان بڵم بابەتی وجودی لە خۆگرێ. بەڵێ خۆشەویستانی ئەمە پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت هەتاکو سبەینێ لەگەڵتانە بین بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان خواتان لەگەڵ.